بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە و گرنگیدان بە تەندروستی هاوڵاتیان و جێبەجێکردنی ئەم بڕیارە گفتوگۆی زیاتر لەگەڵ دکتۆر ئالان یاسین بلباس پسپۆڕی چارەسەری خۆراکەکەین. بەخێر هاتی دکتۆر ئالان. سپاس بۆ جەنابەت دکتۆر. ئەم بوارە کە ئەم بڕیاری کە لەم بوارەوە دراوە تا چەند گرنگە کە لە چێشتخانە نانەوەخانەکان سەمونخانەکان کیسەی نایلۆن بەکار نەهێنرێت لە پێناوی زیاتر دەسەبەرکردنی تەندروستی و گرنگیدان بە تەندروستی هاوڵاتیان دوورکەوتنیان لە نەخۆشی شێرپەنجە. طبعاً بڕیارەکە لە جێ خۆتی شتێکی زۆر باشە لە ساڵحی خەڵکی بەسەراحەت بەکارهێنانی چیسی با بڵێن نایلۆن یەکێک لەو پێکهاتانێک کە شەیما خان باسی کرد بایفینۆڵ ئەی پێدەوترێت لە ڕووی مستەلاحیشەوە ڕاستیکەینەوە ئەو پێکهاتەیە لە زۆربەی مادە پلاستیکیەکاندا هەن باشە کاریگەریەکانی چین لەسەر تەندروستی فمەسەلەن ڕێژەی ڕێپێدراو لە جستەی مرۆڤ چەندە سەرەتا 0.2 نانۆگرامە 0.2 نانۆگرام باشە یعنی لە بۆ هەر کیلۆگرامێک لە چێشی لەش یعنی فمەسەلەن ئەگە کەسێکی تەمەنم چێشم 80 کیلۆگرام بێتن 16 نانۆگرام لە بۆ من گونجاوە لە زۆربەی حالەتەکان کە ڕێژەکە بەرز دەبتەوە فمەسەلەن 2.5 مایکرۆگرام ئەو حالەتە دروست دەبێتن ئێمە لە جستەی مە سیستەمەکە پێدەوترێت ئیندۆکراین سیستەم دیستراکشنی پێدەوترێت ینی ئەو سیستەمە تێک دەچی ئەو سیستەمەکی ئالۆزە کۆنتترۆلی ڕژێنەکان و هەروەها ئۆرگانەکان دەکاتن فمەسەلەن ڕژێنەکان چیا پێیوەستە بە دەردانی هۆرمۆناتی جەستە باشە و ئۆرگانەکانیش ئەوانێکە ئیش دەکەن فمەسەلەن یعنی لەسەر دوو تەوەرە ئیش دەکاتن کە کاتێک ئەو ڕێژی لە جەستەمان بەرز دەبتەوە کار لە هۆرمۆناتی جەستەمان دەکاتن و دەبتە هۆی کەمتر دەدانی هۆرمۆنات فمەسەلەن حالەتی نەزۆکی زیاد دەکەلووە فمەسەلەن پێکاتی ئەو بایفینۆڵە زۆر لە پێکاتی هۆرمۆنات دەچیتن زۆر جار هەیە لە ڕێگەی ئیسترۆژین ڕیسپتەرەکانە خۆی دەلچێنێت بە دکتۆر باز بە زمانێکی سادەتر بۆی کە هاوڵاتی جوانتر لێمان تێبگات وەک لەوەی کە ناوی هۆرمۆنەکان ببین دڵنیام ئەمە لە ڕووی زانستیەوە زۆر گرنگە بەڵام بە زمانێکی سادەتر بۆی کە هاوڵاتیان دوور بن لە بەکارهێنانی کیسەی نایلۆن واتە مەبەست لەوەیە کە ئەو نایلۆنە کە گەرمی بەرئەکەوێتەوە ئەو مادانە دەرەهاویژێت ئەوی خاتە سەر ئەو نان و سەمون و خواردنەی کە گەرمە ڕەنگە هاوڵاتیەک ئەم شتە نەزانێت بەڵام چۆن خۆی بپارێزێت و چۆن بتوانێت دوورکەوێتەوە لەوە چ شتێکی تر بەکار بهێنێت ئەتوانێت بکاتە کیسەیەکی کاغەزی یان پێشتر جاران هەبوو پارچە قماشێک هەبوو پارچە قماشەکە نانمان تەیە کرد ئەیان کرد بە زەمیلە بەکارمانە هێنا ئەکرێت لەو ڕێگەیەوە ئەم کار ئەنجام بدەین بەدیلی ئەو چیسی کاغەز زۆر گونجاوترە فمەسەلەن هەم لە ڕووی تەندروستی هەم لە ڕووی ژینگەیشەوە مەسەلەن ئەتو چیسێکی نایلۆنت هەیە لەوانەیە چەندین ساڵ بخایەنێت نەتەشی دەبتەوە یعنی بەڵام چیسێکی با بڵێن کاغەزت هەیە زۆر بە ئاسانی تەڕ بکرێت و شۆڵ دەبیت و شی دەبیتەوە کاغەزەکە مەترسی نییە هیچ مەترسی نییە لە بۆ تەندروستی جاخواگەر بکرێتە بە پارچە پەڕۆکە باشتریش نییە یعنی گونجاوترە بۆ نمونە خەڵکێک خۆی ئەو شتەی هەبێ بەڵام لە ڕووی تەندروستی تا چەند کامیان دروستترە چونکە ڕەنگە پارچە پەڕۆکەش لە شوێنانە هەڵبگیرێت لە ماڵەوە پیسی هەڵبگرێت باکتریا و ڤایرۆس بەخۆی هەڵبێت بەڵام کاغەزەکە تەندروست وایە ئەوە شێر تەواوە فمەسەلەن کاغەزەکە لە بەرچ گونجاوترە فمەسەلەن زۆر جار هەیە کە سەمون یان نانی فڕنی کە بە گەرمی دەخرێتە ناو حەلاگەکە دەبینین حەلاگەکە کون دەبێتن تەنکە ینی ئەو مادە پاژماوەی پلاستیکەکە لەسەری دەمێنێتەوە بەڵام هەر بەرکەوتە لەگەڵ کاغەزی هیچ ئەو چێشتی دروست ناکە دوو هەندێک لەو با بڵێن نان یان سەمون ئەوانەکە گەرمن ئەگەر با بڵێن پەڕۆک بێتن یان لە ناوچیسی لایلۆن لەوانەیە ڕتوبەت دروست کاتن ئەو ڕتوبەت لەوانەیە ئەوەی کاتن هەم کاریگەری لەسەر نانەکەیان سەمونەکە دروست کاتن شی لە بۆ دروست کاتن یعنی محتەمەلە تووشی کەڕوو ببێتن تێک بچیتن زۆر جار ئاسەواری لەسەر پەڕۆکیشدا دەبیندرێتن ئەو کەڕوە بەڵام لە بابەتی کاغەزەکە ئەو شتانە نابێندرێ ینی ئەوەی کە باسمان کرد هەم کاریگەری هەیە لەسەر هۆرمۆنات و هەم کاریگەریشی هەیە حالەتێکمانە پێدەوترێ میتابۆلیزم سیندیڕۆم دەزیز ئەوە چییە باسمان کرد گوتمان کاریگەری هەیە لەسەر هۆرمۆنات و ڕێژەی دەردانی تێستۆستیرۆن و ئێسترۆجین و ئەوانە کەم دەکات بۆ کارە لە بۆ نەزۆچی حالەتەکەیت کە
کە پێ دەوترێت میتابۆلیک سیندڕۆم ئەوەی هەنسیە فمثلەن لە جەستەیمە کردداری سووتاندنی خۆراک لە بۆ وزە ئەو سیستەمە تێک دەدا یعنی ئەمە لە ڕابردوو هەروەمان زانانی فمثلەن سترێس و قەلەقی و قەڵەبی و شێوازی ژیانکردن فمثلەن درەنگ خەوتن خواردنەوەی کحولی و ینی مەشروباتی تاقە ئەوانە هۆکارە لە بۆ نەزۆکی بەڵام ئێستا دەرکەوت هۆکارێکی تری بابرین نادیەر هەمان شێوە ئیش دەکاتن لەس هۆکارە لە بۆ تێکدانی ئەو سیستەمەی هەم هۆرمۆنات هەم گۆڕینی بابرین ڕێڕەوی خۆراک لە بۆ وزە ئەوانش لێکەوتەکانی سەفە مەسەلە محتەمەلات و تووشی چەندین نەخۆشی درێژخانی لەوانە شەکرە غودە باشە خوێنبەرەکان و دڵ یعنی چەندین نەخۆش هەتا وەکو چەند زۆری شێرپەنجە فمەسەلەن ئەوەی لەوانە لە ئافرەتەن شێرپەنجەی مەم کە شێرپەنجەی هێرکێدانە شێرپەنجەی ڕەحمە یعنی کۆمەڵێک کاتە ئەتوانین بڵێن زیانەکانی ئەم جۆرە هەڵگرتنی نان و سەمون و خۆراکەکان بۆ خانمان زیاترە ئەکرێ بەم شێوەیە لە بۆ خانمان هەیە و لە بۆ پیاوان کاریگەری لەسەر چ جۆرە شێرپەنجەیەک ئەبێت پرۆستاتە فمەسەلان ئەوانەی کە لە ئەسبابی قەڵەویەوە دروست دەبن چکەمە هەر پێشتر وامانزانی تەنها خۆراک و شێوازی ژیانکردن کاریگەری بەڵامەوە ئێستا حلم دەریزیخا ئەوەش دەبری هەیە هەرچەندە ئەو چی سەحەلاگەیە کە دروست دەکەیت لە لای دنیا کەمتر هەتا ئێستا هیچ توێژینەوەک دەرینەی خستە ئەو بایفینۆڵ ئەی تێدا بەڵام زیاتر لە کامە زۆر هەیە لە بوتڵی پلاستیک هەیە لە بوتڵی ئەوکەواتە من ویستم پرسیارەکەم بەم شێوە لە جەناب بکەم مەرجە ئێمە ئێستا تەنیا باس لەوە نەکەین کە تەنیا کیسە پلاستیکەکانی و کیسەی نایلۆن بۆ نان و بۆ سەمون و بۆ خواردنەکان کەواتە بۆ بوتڵی ئاویش هەمان کردار ئەکرێت ئەگەر خۆر لی بدات یان گەرما لی بدات یا گەر شوێنەکەی ئاسایی بەدەرەجێک بوتڵی ئاو بوتڵانێک کە لە بۆ خواردنەوە گازەکان بەکاردەهێنرێتن ئەو دەفرە پلاستیکیان کە لە ماڵ بەکاردنی خواردنی تێدا دەدرێت هەتا شیری منداڵان ئەو بوتڵی کە شیری تێدا دروست دەکرێت خۆشبەختانە ئێستا 6 کۆمپانیای جیهانی شاونەتەوە لە دروستکردنی ئەو جۆرە بوتڵانە ئێستا جۆرێک بوتڵێک دروست دەکەن لە بۆ شیری منداڵان پێی دەوترێ BPA فری ینی بایفینۆڵ فری باشە هەتاوە بێ ئەحرازانە دروست دەکەن چونکە زۆرێک لە دایکان یعنی فمثل کە شیر گەرم دەکەنەوە لە ناو مایکرۆوەیف گەرم دەکەنەوە یان ئەو دەفرە پلاستیکانی کە لە ماڵ بەکاردێت لە بۆ گەرمکردنەوەی خواردن بەکاردێنێ وا دەکاتن فمەسەلەن ئەو پێکاتەیە زیاتر دابخۆڕ باشە دکتۆر من پرسیارێکم هەیە بە کورتی ئەگەر وەڵام دەیتەوە ئەگەر نانەکە ساردەوە کرا سەمونەکە ساردەوە کرا ڕەنگە ئێسایەکی گوێبیستی ئەمێ ئەمان بینێ ئەڵێ خۆ من نانەکە یان سەمونەکە با لە نانەوەخانەکە هەندێک جار سارداون یا لەسەر ئەوەستیتدا ئەنرێت سارد بۆ تۆ اینجای کەنە کیسە پلاستیکەکەەوە ئەوش کێشەی نابێت کێشەی نابێت ئەویان کێشەی نابێتن بەڵام بە گەرمی نەخرێتە بە گەرمی نەخرێتە باڵێن ئێمە سپاس دەکەین دکتۆر ئالان یاسین بلباس پسپۆڕی چارەسەری خۆراک سپاس بۆ ئەمە بۆ ئێ باش هەرچەندە ئەو بابەتە ئەوەی زۆر هەڵدەگرێتن بەڵام ئیتر بەڵام کاتەکەمان هەرەوەنی کە هاوڵاتیان ئەو هۆشیاری و ئاگاداریان هەبێت دواتر بە دواتچوونەکان ئاسانترە بێت باش سپاس بۆ جەنابەت بەڕێزە